سلااوان لە ببینەرانی زاری کرمانجی ئەم کاتتان باش هیوادارم لە ساغ بن تەندروستێکی باشتان هەبێ بە یارمەتی هاوکارانم لەگەڵتانی بۆ پێشکەشکردنی پرۆگرامێکی نوێی سازی بینەرانی خۆشەویست جاران پێشەوەی بچینە مەکتەبێ وا فێرکرابووین ئەگەر بچینە مەکتەبێ مامۆستا لێمان دەدات کە چوینە مەکتەبێ چۆن زانیمان کە قوتابخانە ماڵی دووەمی ئێمەیە واش زانیمان کە مامۆستا دایک و باوکی دووەمی ئێمەن ئەوان دڵسۆزن مێهرەبانن پەروەردەمان دەکەن ڕێنیشاندەری ژیانی ئێمەن وە زانست بەخشن بۆیە زۆر گرینگە ڕێز لە پیرۆزی کاری مامۆستایەتی بگرێت چونکە لە هەر پلە و پۆست و پایەک دابی دوجار ئەلفابێ لای مامۆستایەک فێر بووی ئەمڕۆ لاسەر یەکەتی مامۆستانی کوردستان بە تایبەتی لە قیسۆران قسە دەکەین لا ستۆدیۆ مامۆستا نەجیبە عەلی گەوهەرێ جێگری بەرپرسی لە قیسۆرانی یەکەتی مامۆستانی کوردستان لەگەڵمانم مامۆستا نەجیبە زۆر بەخێر بێ زۆر سپاس اینجا کۆڵی دڵم خۆشە کە ئەمڕۆ لە نێو ستۆدیۆی بەجلوبەرگی کوردیەوە هەز دەکەم لەگەڵ دایکی خۆم چاپێکاتم دەکەم زۆر زۆر بەخێر بێ بەتەکی دێمەداچی ئەو سۆرانەینە من لە 85-86ەوە خزمەت بە بواری پەروەردە دەکەم سۆرینەی خەڵک لێرانە زۆرتر خەڵک ئەمن دەناسی هەتا ئەوکو من ئەوان دەناسم لەبەرەوەی خزمەتەچی گەرێکجار زۆرمەیە زۆر بەخێر بێ سڵاوی خۆت بگەێنە جارێ سڵاو و ڕێزم هەیە لۆ هەموو لایەک بەیانیتان باش سوپاسی دەستگای زاری کرمانجیش دەکەم بۆ میواندارەتی بەڕاستی خۆشە ناوە لەگەر هەر ستافێک و هەموو بوارەکان کۆ ببنەوە ڕاستە و خۆ لەگەڵ بینەران هەموو زانیاریەکان بخەینە ڕووکە ئاگیان لە هەموو ئیش و کارەکانمان هەبیتن زۆر بەخێر بێ مامۆستا جارێ مێژوێکی دوور و درێژی هەیە یەکەتی مامۆستانی کوردستان دەمانەوێت باسێکی یەکەتی مامۆستایانمان بۆ بکەی دواتر دەینە سەر لە قیسۆران یەکێتی مامۆستایانی کوردستان ڕێکخراوێکی پیشەیە سەر بەخۆیە نوێی نەرایەتی بەرژەوەندی گشتی مامۆستایان دەکات لە کوردستان و ئەندامیشین لە جیهان هەر 4 ساڵ جارێک کە کۆنگرە دەکرێتن ئێمە دەچینە دەرەوەی وڵات لەر وڵاتێک بی بەشداری ئەو کۆنگرەیە دەکەین زۆرین جاریش دەورات و شتمان لۆ ڕێک دێخین تا ئێستا نەگەیشتیتە سۆران بەڵام لە جێیەکان دیکران لە داهاتوو دەگاتە ئێرەش و لەگەر یەکێتی مامۆستایانی عێراقیش زۆر عیلاقەمان خۆشە بەیەکەوە و لەوانەیە لە دەرەوەی وڵاتیش دیبیت و ئەومان بەست کردبێت لەسەر زڕوف و ئەوەی مامۆستایان گەیاندیمانە یەکێتی مامۆستایانی جیهانیش لەبارەی موچەی و لەبارەی ژیان و باروی ئابووری مامۆستایان ساڵی چەند دامەزراوە یەکێتی مامۆستایان لە 15/1962 دامەزراوە سەرەتای دامەزراندنی چۆن بوو دامەزراندنی یەکەتی مامۆستایان زەروریەتێک بوو ئەو کات بۆ مامۆستایان بەڵێ هەربەتە لەو کاتی لە ساڵی 1962 کە بڕیاریدا لەسەر ڕێنوو و پێشنیاری سەر و بارزانی بووە بارزانی نەمر بووە لەو کات ڕێکخراوە بووە ڕێکخراوی ئافرەتان و قوتابیان و مامۆستایانیش لەو کاتیوە دروست بووە چەندی کۆنگرە لە شاخ کراوە کۆنفرانس کراوە بە کۆنگرە حساب کراوە لەبەرەوەی لە شاخ بووینە لە کاتی شۆڕشەکانی ئەیلول و گوڵان زیاتر پێشەوە بینە سەر لە قیسۆران چەند کۆنفرانسی بەستووە یەکەتی مامۆستایان تا ئێستا 12 ئەوەی بیکەن دەبیتە 13 بەڵێ کۆنفرانس کەی دەبەسترێ مامۆستا دەمێکە کۆنفرانسی نەبەستووە یەکەتی مامۆستایان بە بۆچی وە تاخیر بوو ئێمە لە 2011 کۆنگرەی هەڵبژاردنمان کرد بۆ کۆنگرەی 12 کۆنفرانسمان کرد لە 2012 دەستەی یەکێتی مامۆستایان هەمووی گۆڕدرا و کاری پێکرا بەڵام لەو کاتیوە دەبی بەخۆی بە شەرعیە 2 ساڵ جارێک بوو ئێمە هەوڵماندا 4 ساڵ جارێک بکەین بەڵام 4 جار خۆمان ئامادە کردووە لایەنەکانی دینایەنە ژێرباری هەڵبژاردن ئێمە وەکو لیستی پارتی و حەزابەکانی یعنی هەمویان بە تەواوەتی نەهاتینە ژێر ئەو بارەی بۆ ئەم جارش حەزراییمان کرد بۆ کەوامانجی دابیکەین بەڵام دیسان برادرانی یەکێتی نەهاتنە سەرخەت گوتیان دوا بخەن کەواتە مامۆستا یەکەتی مامۆستایانی کوردستان تەنها ڕێکخراوێکی حیزبێک نییە ینی هەموو حیزبەکان لە ناو یەکەتیەدا هەن
لە دوای نۆت و یەک ڕاپەرینە مەزنەکەی کە هاتنەوە بەرەی کوردستانی دروست بوو خۆت دەزانی هەڵبژاردن کرابوو 50/50 حکوومەت تێکەڕ بوو تەشکیل کرا ئەوە کرا هەموو ئەحزابەکان تێدا بەشدار بوون ئێمەش هەر وەکو حکوومەت تەشکیلاتی ناو یەکێتی مامۆستایانیش گۆڕا ئێستا نوێنەری هەموو حزبەکانی تێدا کێشەکانی بەردەم کۆنگرێت چینیانی بۆچی کۆنگرە ناکرێت بۆچی ڕێگری دەکرێتن بەڕاستی دەیانەوێت ئەو ڕێکخراوە هەر نەمێنێ زۆر جار لە بابەت توشتیوە کە بڵاو دەکرێتەوە لە سوۆسیال میدیا ئەوانە زۆر باسی لێوە دەکەن کە هەر نەمینێتن ئەو ڕێکخراوە لەبەرەوەی خۆت ئەزانی ئەساسەکەی کە دروستکراوەکەی چێ بوو لە کۆنگرەی 12 بەڕاستی لیاندا لە یەکێتی مامۆستایان کاندامبوونیان کردە ئارەزوومەندانە زۆر شتێکی خراپ بوو باشە بۆ کرێکارێک لەسەر زادی ڕادەوەستی سندیکای هەبی نقابە هەبی بەڵام ئێمە نەمابی وەکو مامۆستایان بۆ من لە بازگەیەک کارتی نیشتیمانی دەربینم بۆ کارتی مامۆستایان دەرنینم بۆ خۆم نەناسینم کە مامۆستا ڕێزی تایبەتی هەیە لە هەر جەیەکی بین مە ڕێزی تایبەتمان هەیە بەڕاستی مامۆستا بابەینە سەر لقی سۆران لقی سۆران کەی کراوەتەوە لقی سۆران هەر لە زووەوە لە دوای ڕاپەڕینەوەی یەکێتی مامۆستایان هەبووە لە سۆران بەڵێ یەکجار هەڵبژاردننی تێکرایە تا ئێستا لەو کاتیوە تۆش هەموو وابزانم تەمەنی لقەکە لە سۆران لە ناو خێر لە من لە 2011 لە کۆنگرەی خۆمە بژار لەوێ پیرت کە مامۆستا بەڵێ هەر بە خۆمان پیر بوویتەوە گەر 30 ساڵ خزمەت بکەین تەمەنیش بێخینە سەر هەر پیر بووین ئینشاءڵڵا مهم سەحەتە مهم ئەوە نییە ئینشاءڵڵا تەندروستێکی باش هەبێتن مامۆستا چەند ئەندامتان هەیە لە لقی سۆران لە لقی سۆران ئەو جارەی 5584 ئەنداممان هەیە بەڵێ سنووری کارکردنتان کوێیە تەنها ئیدارەی ناو قەزای سۆران هەر چوار قەزایەکە لە خۆ دەگرێتن بەڵێ و کەرتیشمان هەیە لە چۆمان لە ڕەواندز لە مێرگە سۆر و لە خەلیفانی نوێنەراتیمان هەیە ئەندام لەقمان هەیە لەگەر خۆمانە کارەکان دەکەین و بەڵێ مەرجی ئەندام بوون چیانی کەسێک چۆن دەتوانێت ببێتە ئەندام لایەوە مەرجی ئەندام بوون هەر مامۆستایەک ئارەزووی بێ دەبیتە ئەندام بەشە ئابوونەی خۆی دەدا ئەوە نییە ئەمە زۆر تەجیلمان دەکرد و دەمانهینا و ئەومان دەکرد گوتمان بە هەموو ساڵێک نەبێ و ئەندام بوونە کردمانەوە 2 ساڵ جارێک 2 ساڵ جارێک ئابوونەکەش کەمانگانە 3000 من وەردەگر کردمانە 2 ساڵ 25000 دوایە کردمانە 12000 هەر ئیدی و هەماوە هەویەکانمان کە نوێ دەکردەوە ئابوونەکەمان زۆر کەم کرد لەبەرەوەی مامۆستایان چکە هەڵبژاردنەکان تاخیر دەبوون پێیان خۆش نەبوو ئەندامبوونیان نوێ بکەنەوە بەڵام لە ئەوەی هەڵبژاردن هەرکەس لە لیستی خۆی دەیتوانی مامۆستای خۆی ببیتە ئەندام و بۆ ئەوەی کۆم ئامادە بن بۆ کۆنگرەوە هەڵبژاردن مامۆستا ئێوە چی دەکەن بۆ مامۆستایان وەکو لقی سۆران یان وەکو یەکێتی مامۆستایان وڵی یەکێتی مامۆستایان زۆر شتی کردێ لە پێشداش ئێستا لە نێو موچەکانی مە 150,000 مخصات هەیە کاتی خۆی یەکێتی مامۆستایان بەدەستی نایە سەردەمی بەڕەحمەتی بیشێخ ئەفان نەقشبەندی کە سەرۆکی مامۆستایانی کوردستان بوو لەو کاتیوە و بە بەردەوامیش سکرتاریەت لەگەر جەنابی وەزیر و لەگەر حکوومەت لەسەر خەتن لە بار و دۆخ و گوزەرانی مامۆستایان و هەر گرفتە چی شەبێ ئێمە کۆنگری ڕۆژنامەوانی ڕادەگەین و هەڵوێستی خۆمان دەردەبڕینە و حکوومەت چەند بە پیرمان وەدێت و لێمان وەردەگری و یان نا ئەمە ئیشی خۆمان دەکەین مامۆستا ئەو گرفتانەی ڕوبەڕووی مامۆستایان دەبنەوە ڕۆژانە چین وەڵای بەخۆی لە ناوەندەکانی خوێندن ڕێزم هەیە بڕیارێک درا لە لەیدانی تەڕەبەی کە ڕاستە خۆ بڕیارە درا تەسیرەشی زۆری هەیە تەبان وەک جەنابەت باست کرد لە سەرەتا لە پێشەشی خۆت مامۆستا دایک و باوکە بۆ قوتابی بێگومان نیوەی لای مامۆستای نیوەش لە لای دایک و باوچتی جا مامۆستا جار وهەیە مامۆستاش هەر وەکو مرۆڤەکانی دی لەوانێ هەڵچوونی پێوە دیار بین تا ڕادەیەک باشە لێدان نەبی بەڵام بەوها بەو سیغەیە نەبا بە ناڕاستە خۆ بڕیارە درابایە باشتر بوو لەوانەیە کێشەکان زیاتر لەسا ئەو بابەتەیوی و ئێستاش قوتابی ناخینیت لەبەرەوەی ئایپادی هەیە و لەبەرەوەی موبایل هەیە لەبەر ئەو سۆسیال میدیا و شتیوە قوتابی زۆر مەشغوڵە مامۆستا پەروەردەی یەکەم تا چەند گرینگە پەروەردەی ماڵەوە کە دایک و باوک پێشەوەی مناڵی خۆیان بنێرێتە قوتابخانە
مامۆستا وەکو جوانیەک پێشانی منداڵەکەی بداتن ینی سەرەتاشەوتم ئێمە پێشەوەی بچینە مەکتب وامان دەزانی بچینە مەکتب مامۆستا لێمان دەداتن ڕێک من خۆم یەکێک بووم لەوانەی ینی هەر بێ ئەوەی مامۆستا شتێکم پێ بڵێ دەترسام لە مامۆستای بۆچی دەترسام چکەوا فێرکرابووم ئەگەر بچمە مەکتەبێ مامۆستا لێم دەداتن ستاژەمە پۆلیەکمان هەیە هەمان بابەتە جا پەروەردە چند گرینگە پەروەردە یەکەم کە ماڵەوە خێزان پەروەردەی ماڵەوە ئاوێنێ هەر منداڵێک بێتە قوتابخانە ئاوێنەی ماڵی خۆیتی بەڵێ پیشانمان دەدا کە لەوێن دەرا چۆن بووە بەڵێ هەر قوتابیە کە زیرەکە خاوێنە پابندە بە دەوام و پەروەردە چی باشیە ینی لە خێزانەکەی پەروەردە چی تاچی کردیە دەبێتە هاوکاری بۆ ئێمە دروست ئێمە کاری لە سەدەکەین وەکو شتەی حازر دێتە بەردەستمان جا مامۆستا نمونە لەسەر مناڵی خۆم مناڵەکەم پێشوای بچێتە مەکتەب ڕێک ینی لە من هیچ کات ڕۆژێک لە ڕۆژان پێم ناوتوە مامۆستا لێت دەدا یان مامۆستا ئەو هەیە هەروەتومە مامۆستا دایک و باوکی دووەمتە لە کۆڵان ڕۆژێک هاتبووە وتی ئەگەر بچمە مەکتەبێ مامۆستا لێم دەدا هەمان قسەی منداڵی خۆم هاتە بیرێ ینی پێم وت ناخێر مامۆستا لێت نادات ینی اینجا یەکەم ڕۆژ کە چووە مەکتەبێ یاخود چۆ ڕەوزەی هیچ کات نەگریا منداڵی من لە دوم نەگریا بۆچی چونکە ئەوەم پێشان نەدا لە مێشکیدا کە یاخود ئەوەم لە مێشکیدا نەچەسپاند بوو کە مامۆستا لێت دەدا بگرە مامۆستا دڵسۆزە مهرەبانە وەڕێ نیشان دەری ژیان تا اینجا پەروەردە یەکەم زۆر گرینگە مامۆستا تاکید لە سەرەو بابەتەی نمونونەك من لە مەکتەبی هامڵتۆن بوو بەڵێ ساڵەکی قوتابیانی پۆلی یەکەم زۆر دەگریان بەڵێ دانە دەنیشتن دەترسان نازان یعنی بە خودی منیش دەڵێن تووڕەی تم دەبی ئەوە قوتابیان لەبەر چوا بن تم قوتابیان سبەینی خۆتان ڕێک بێخن بەجلی ماڵەوە وەرن شەربەت و کێکەش لەگەڵ خۆتان بینن دەچینە سەفرەی بەیانەکەی پاسم تێگەیاند و کەناڵەکەی تیریم تێگەیان پارچی گوڵانم لۆ حجزکردن ڕۆژێک دەوامەکەم بەر ڕۆژەشیش دەوامەکەیدی بڕوات هەبی هاتینەوە سەر ناو قوتابخانێ قوتابی نەبوو برێ من مەکتەبم پێخۆش نییە بزانم ینی وەم لێکردن ئەو ترسیان نەمینێ دڵ لە ڕاوکەیان نەمینێ مەکتەب بەس خوێندن نییە کەواتە مامۆستا پەروەردە یەکەم زۆر گرینگە کە تۆ مامۆستا بە جوانی بەو سیفەتە دروستەکەی خۆی پێشانی مناڵی خۆت بدە چونکە مامۆستا بەڕاستی لە سەرەتاشاوتم مامۆستا دایک و باوکی دووەممانە و ئێستا من لێرەم مامۆستایەک فێری کردوم دڵنیام هەرچەند ڕێز و سڵاوم بە هەموو مامۆستانەی کە لە هەموو قۆناغەکانی خوێندنم ئەلفابەیەکیشیان پێشانداوم من کە ئێستا لێرە مامۆستایەک فێری کردن کەواتە لە هەر پۆست و پلەیەکدابی سەرەتا لای مامۆستایەکەوە فێر بووی بۆیە ئەرکی مامۆستایەتی زۆر پیرۆزە هەر درێژە پێدەوی پەروەردەی دێنین و ئەگەر پەروەردەکەش کەم و کورتی تێدا بێ ئێمە لە قوتابخانە دەبیتەوە اینجا بە هەندێک باسی گرفتەکانی تری مامۆستا بکەین کە چین ئەو گرفتانەی ڕوبەڕووی مامۆستا دەبنەوە خۆشت مامۆستای تو مامۆستایان بەڕاستی ئێمە لە سنووری سۆران لەو چەند زروفانەی کە تێکەتینە وەکو شەڕی داعش و ئەوانە کەم و چەکەم بووە بەڕاستی پەروەردەی سۆران یەکە لە هەرە پەروەردە باشەکان کەوا نیهێشتە خوێندن پەچی بکەویتر بەڵام لێرەدا ئەمە زەحیەکمان هەیە لێرە هەموو ساڵان کە دەوام دەست پێ دەکا پێمان دەڵێن 24 حەسە لۆ مامۆستایان 24 حەسە لۆ مامۆستایان ئەو جاگە کەم و کوڕی هەبی مەحەزرتان لۆ دادێنەوە هەرچەندە دەستخۆشی لە سەرۆکی حکوومەت دەکەم کەوا ئەو مامۆستایان ێوانە بێژ هەموو بوو نەگرێبەست هەنگاوێکی زۆر پیرۆز و زۆر باش بوو لە مامۆستایان هیوادارم بۆ هەمیشەکردنیشیان جێبەجێ بکرێتن لە مسوانە بەڕاستی کێشەی مامۆستای لێرانە زۆرتری ئەوەیە موچە لە کاتی خۆی بێت موچە لە کاتی خۆی بێ گرفتەچی گەورەیە دوایش ئێمە وەکو سۆرانە حسەمان زۆرە بەڕاستی چکە نە هەموو تەمەنەگی هەموو حسەیە نە مامۆستاش دەتوانی حەقی بدا ڕۆژێ بە معدەلی 5 دەرسیەبی یان 4 دەرسیەبیتن ماندی دەبیتن هەموو مامۆستایەکیش گەنج نابی برێ هەڕەتیبی تازە دەستە سەرەوەی هەرچەندە مامۆستا قەدیمەکان زۆر باشن ئێستا کەوا لە ناو دەوامن بەڵام ئێمە و هەولێر زۆر فەرقمانەی دائیمەن مامۆستا بیر لەوەی دەکات و کەمە لێرە حەسەمان زۆرە لەوێن دەرحەسەیان کەمە مامۆستا ئەی بە مامۆستانی گرێبەست ئێوە وەکو یەکەتی مامۆستایان چیتان کردووە زۆر لە مامۆستای ئەمان لە هەموو کۆبوونەوەکانمان کە لەگەر مەکتەبی تەنفیزی دەکەین هەموو جاری داوامان کردیان کەوا مامۆستای نەگرێ حاضر وانە بێش
بکرێنە گرێ بەست بەڵێ داواکاریمانە بۆ کۆنگری ڕۆژنامەوانی کردیە هەموو جارێ داخوازیەکانی ئەوانمان گەیاندووە. مامۆستایانی گرێبەست یاخود ئەوانەی محازرن دەتوانن لای ئێوە ببنە ئەندام بەڵێ دەتوانن بە ڕێژێکی باشیش دەبنێ لەبەرەوەی خۆی مامۆستای وانە بێژە وەک بڵێ گرێبەستەکەی ساڵانەیە کە نو دەبەوە محازر پێی خۆش بوو هەویەکی مامۆستایانی پێبی و ببیتە بەشەک لە ڕێکخراوی یەکێتی مامۆستایان بە تاکید زۆر داهات ناپێش. مامۆستایان زیاتر چه داواکاریەک لە ئێوە دەکەن ئێوە وەکو لقی سۆرانیکەتی مامۆستا؟ وەڵای یەکەم داواکاریان موچەیان لە کاتی خۆی بدرێت بەڵێ و میلاچیش باش بکرێیانی حەسەی هەولێرێک کە دەبینن زۆر کەمە لێرە زۆرە لێرە زەخت فشار دەخەنە سەر مامۆستای لێرەش دەتوانن زیاتر مامۆستایان هەم ڕسقی بدەنە ئەوانەی کە خەریجن لە مارێ دانیشتینە تەعین ببن هەمیش لە مەکتەبان کار ئاسانی لە مامۆستایان بکەن. باسێک لەوە دەکرا یەکەی نیشتەجێبوون بەسەر مامۆستایاندا دابش دەکرێت ئەوانەی لە ئەندامن لە یەکەتی مامۆستایان ئەوە بەکوێگەی هەوڵماندایە لێرانە بەڵام تا ئێستا کەسێکی وامان ینی لێ ڕاست نهاتێ برێ بێمەتمانەی هەیە لەو ئیشێ بەڕاستی کرایە لە سلێمانی کرایە لە دووە کرایە بەڵام لە هەولێر و لێرانە هێشتا نەمان کردیان شاڵە لە داهاتوو مەبەستمانە هەملۆ یەکەی نیشتە جێبوون هەملۆ سیارەی بە قز دەربینن لە شەریکات بەڵام لە بەبار و دۆخی ڕاتبی نەمانتوانی ئەو ئیشەی بکەین. بەڵێ مامۆستا خانشین دەبێت دوای چەندین ساڵ خزمەتی ئێوە وەکو یەکەتی مامۆستایان بەتایبەتی لە قیسۆران تا چەند سەردانی ئەو مامۆستا خانە نشینانە دەکەن ڕێز لە خزمەتیان دەگرن بۆی هەست نەکا کە ئەو هەموو ساڵانەی کە خزمەتی کردووە بەهەدە ڕۆیشتووە. بەێ شتەکەت بیرهینامەوە لەوەی ئێمە لە یەکێتی مامۆستایان بەر لەوەی ئەندامون بریتە ئارەزوومەندانە ئێمە دەستەبەریمان هەبوو دەستەبەریمان هەبوو هەتا ئابوو نەشمان باش وەردەگرت لەو کاتێک کە 25,000مان و دەکرد ئێمە 163 میلیۆن دەستەبەریمان داوە مامۆستایان بەڕێی زەواجی ئەمەلی هەموو جۆرەکانی ئەمەلیات خانە نشین ئێستاژ ناو بەناو نەخۆشێک شێرپەنجەبی ئەوەبی سەردان دەکەین بەڵام لەبەرەوەی داهاتمانکمە ئەو ساڵە و ساڵی پەرهیزمان لە خانە نشینیان نەکردە بەڵام پێشتر 100,000مان دەدانێ و یاخود دیارێکیشمان دەدانێت لە ناو ڕۆژی یادی دامەزراندن بەڵام وە کوبرەی دەستمان ناڕواتن ئەو بڵێ شەرمەزارین بەرامبەریان نیسمان بۆ نەکردینەوە 2 ساڵێ. بەڵێ ئێوە چی دەکەن بۆ ئەوەی مامۆستا خۆی بگونجێنێت لەگەڵ کەشوهەوای قوتابخانە جێوی قوتابخانەوە ئەو گۆڕانکاریانەی لە پەروەردە ڕوو دەدەن کۆڕ و سمینار ئەنجام دەدەن؟ نەخێر ناوەڵە ئێمە علاقەمان بەڕاستی زۆر کەمە لەگە پەروەردەی ئێرە هەر ئێرە نا هەموو پەروەردەکان لەسەر و تەوافقی سیاسی کە کرایە بە زۆری لقەکان ینی ئەوە ناکەن هاوکارین لەگەر پەروەردەدا ناخۆ بە خۆمان ئەمە زۆر لیژنەمان هەیە لیژنەی داکۆچیمان هەیە پەیوەندیەکانمان هەیە مامۆستا وەلە وەگەر کێشەیەکێبی دەتوانین بچینە ناوێ زۆر زاری کێشەی گەورە هەبی پەروەردە پێمان بڵێت بەڵام نەڕووی تەنەقولاتەوە شتانەمە هیچ تێدانینە لەو بابەتانە بەڵام هەر مامۆستایە کێشەی خۆی گیان بیتە ئێمە توانیتمان تەداخل بکەن. ئەدی کێشەی مامۆستایان دەبێنە کوێ مامۆستا مادەم ئێوە پەیوەندیتان باش نەبێت مامۆستایان ڕێزمێ ئێستش بەشێک لە مامۆستایانەوە دەزانن ئەگەر ببنە ئەندام لە یەکێتی مامۆستایان دەبنە ئەندامی حزبی دەڵێن ئێمە ناینە کۆبوونەوەی تا ئێستا بەشێکی زۆر لە مامۆستایان هەر حالی نێچێتی مامۆستایان چییە؟ بەڵێ بەڕاستی ئێمە دەرگەمان واڵایە هەر کێشەیەک هەبیتن پێمان ڕابگەن ئێمە ناچین بە دوای کێشە بگەڕێن بەڵام کێشەکان دیتە لای ئێمە حتمما چارەسەرێکەکەین من خۆم لە خلالەوە 10 ساڵێک کە تێدا بوویمە کێشەی زۆر گەورەم هەل کردیە خێزانی ئیمامۆستای نەوەکوە ئینا و قوتابخانەی بگرە کێشەی کۆمەڵایەتیشم لەوە هەڵکردینە بە هاوکاری جەماعەتش کە ئەوانەی لە یەکێتی مامۆستایانە. مامۆستا تا چەند گرنگە لەگەڵ ئەو گۆڕانکاریانەی کە لە سیستەمی پەروەردەدا دەکرێت مامۆستاش خۆی بگونجێنێت؟ بەخۆی لە هەموو کارێکدا دەبێت و پەرە بە پیشەکەی خۆت بدەیت لەوانە ئێستا بە خۆت دەبینی ئەسری ئەو لەمەیە ینی دەبێت و خۆ دیار بکەین. ئێستا من لەسرم پێویستێ ئەو ساڵە دڵنیای زۆری دادرای لە مامۆستایان لە وەزارەتی ئێستا ئەمە دەبی
هەگبەمان هەبی لە هەگبەکەمان بیت من ئستا ئەوە بۆ من حیسابە کە لێرانە لەگەر جەنابەت چاو پێکەوتن دەکەم بۆم حیسابە لێرانە دەتوانم ئەوەی لەناو هەگبەی خۆم دانێن بەڕێ ئۆستالا چێکە کردیتە باشە لۆت حیسابام طبعاً بە باشە حیسابە ئێمە وارێ دەکەن ببینە سەحوفی ببینە مامۆستا بەڵام پێم وایە لەگەر ئەو کارانە مامۆستا لەوانەیە بەشی فێرکردنەکەی کەم و کوڕی تێدا دروست بێ بەڵام لە پیشەکەی خۆی دەتوانی پەرە بە خۆی بداتن ئەما کە مۆبایلەکمان لەدەستا هەموو شتەشی تێدایە دەتوانین لەسەر بابەتی خۆمان لەسەر برێهۆیەکانی فێرکردن لەسەر زۆر شتێمە دەتوانین لەو ڕێە زۆر سوود وەربگرین و ئێستاش قوتابخانەکان دەبینن وەزانم لە سۆشیال میدیا هەموو چالاچیەکانیان دادەین زۆر لەگەر جاران فەرقی هەیە مامۆستاش گرنگی بە خۆی دەدات و بە پیشەکەشی دەدات یەکێک لەو گۆڕانکاریانەی کە لەو سەردەمەدا هەیە هەبوونی قوتابخانەی ئەهلی و حکومی وابزانم زیاتر لەم نێوانەدا مامۆستا هەندێک جار دەبێتە قوربانی ئەمە چۆن دەبینی مامۆستا قوتابخانەی هەبوونی قوتابخانەی ئەهلی و حکومی بەخوای من بەڕاستی وەکو ڕێی شخصی خۆم لەگەر قوتابخانەی حکومی دانیم پار 6 قوتابی مەرگت یە قوتابیم یعنی ئەوەی زانیاری ئەوەی هەبوو لە پۆل دابنیش سێ مەرحەلەی بڕی بوو هیچ فێر نەبوو لەکوێ لە نامەوێ ناوی ئەو لە قوتابخانەی ناحکومی هاتبوو هیچ فێر نەکرابوو بەڕاستی وابزانم وتت لە سەرەتادا بۆ ئەوەی بۆ بینەران ڕوون بێتن وتت لەگەڵ قوتابخانەی ناحکومی نیم لە ناحکومی نیم حکومی نیم لە سەرەتادا گوتت ناحکومی باڵێ لەگەڵ بۆ بینەران ڕوون بێت ئەو زۆر قوتابخانەمان هەیە نمونەی قوتابخانەکانن لە حکومی بەڵام دایکەکان وا بزانم ئەگەر ماڵە جیرانەکەی بردی ئەویش حەز دەکا ئەگەر ماڵە خزمەکەی بردی ئەویش حەز دەکا لۆ نمونە پار قوتابیەکەم بۆ هاتبوو لە هەولێرێ لە قوتابخانە ئینگلیزیەکانی خوێندبوو کوڕەپلکەکەشی ئەو ساڵە زیرەکیش بوو زۆر لە لای ئێمە دەرەجەکانی نمرەی زۆر بەرز بوو چووکە ئەو چوو ئەویش چوو بە تاکید تەسیراتی دایکەکەی لەسەر بابەکەی هەیە دەبێ کوڕیمیش بستە ئێرە جەبام شایدیەک بدەم مامۆستا چووکە شایدیە لەسەر شانمە بینیومە مناڵەکەم لە قوتابخانەی هامڵتۆنی بنەڕەتی تێکەڵاوە بەڕاستی یەکێکە لەو قوتابخانەی کە من زۆر جار وتومە جێگای شانازیم بۆ ئیدارەی سەربەخۆی سۆران مامۆستاکانیان بەڕێوبەر و سەرپەرشتیارانی ئەو قوتابخانەیە لە ئاستێکی ئەوەندە بەرز و کوالیتی ئیش دەکەن یعنی هەست ناکەی مناڵت لە قوتابخانەیەکی حکومیە هەست دەکەی مناڵت لە قوتابخانەیەکی ئەهلیە بەڕاستی بۆیە من ڕێز و سڵاو بە هەموو و مامۆستا و بەڕێوبەرانەی کە لەم قوتابخانە کار دەکەن هیوادارم نمونەی قوتابخانەی وەکو قوتابخانەی هامڵتۆن لە ئیدارەی سەربەخۆی سۆران زۆر بێ بەڕاستی جێگای شانازیە لە 2001 تا 2010 من لەو قوتابخانەی بەڵێ یاری دەدەر و بەڕێوەبەر بوویمان ناوبانجی قوتابخانەمان زۆڕۆی بە قوتابیمان لە هەودیان ڕادەهات لە دێلە زیان ڕادەهات بۆیە جێگای دەستخۆشیە بەڕاستی ناوبانجی هەرە بۆ ئێستاش ناوبانگەکە هەر بەردەوامە منیش دەستخۆشی لە ستافیان دەکەم بەڕاستی زۆر ڕێک و پێکن مامۆستا دولبەر هەر لە قوتابخانەی شاکێویش بوو هەر لەوێن دەریش سەرکەوتوو بەڕاستی هیوای سەرکەوتن بۆ هەموو مامۆستان دەخوازین جا مامۆستا لە کۆتاییدا چیت هەیە چیمان باس نەکرد وڵای لە کۆتاییدا دەستخۆشی لە مامۆستایان دەکەم مامۆستایان پێشمەرگە ئاسا دەجەنگن لە قوتابخانەکان ڕێنمایی شملۆداک و بابان ئەوەی زۆر هاوکاری منداڵەکانیان من کە دەیانێنە قوتابخانە بۆ ئەوی مامۆستا حەقی ماندووبوونەکەی بتوانی نەتیجەی وەربگریتەوە بەڕاستی گەر هاوکاری داک و بابان نەبی لەگەڵ ئێمە دەتوانین تا 150 برێن دەتوانین کارەکانمان ئەنجام بدەین هیوادارم پشگیری لە منداڵەکانیان بکەن و بە پەروەردەی چاک بیانێنە بەردەستی ئێمە بۆ ئێمەش درێژە پێدەری پەروەردەی ئەوان بین و بتوانینەوەکانمان سەرکەوتوو بین چونکە هەموو گەلێک بە خوێندن پێش دەکەوێت با ئێمەش وەکو وڵاتان هیچمان لەیان کەمتر نیە و زۆر زیرەکتریشین با بتوانین زۆر سەرکەوتوو بین و منداڵەکانمان لە ئایندە کوردستان زۆر بەرەو پێش ببن مەش شتی چاکمان ناو هەر بکەویت دەستان خۆش سپاس شانازیتان پێوە دەکەم زۆر سپاسیانداریتان زۆر سپاس بۆ مامۆستا نەجیب عەلی گەوهەری جێگری بەرپرسی لقی سۆرانی یەکەتی مامۆستانی کوردستان کامڕۆ لە ناو ستۆدیۆ بوو
هەر لە سەرتاشەوتم هەستم کە لەگەڵ دایکی خۆم قسە دەکەم سوپاس دەکەم. زۆر زۆر بەخێر بێ هەر مامۆستا بژین. پێم خۆش بوو کە لێرەی زۆر مەمنون. تاڵقەیەکی تر و پرۆگرامێکی تر سەرکەوتوو بن کوردستان ئاوەدا دەست بەش.